بە ناوی خوای گەورە و میهرەبان بەخێر بێن ڕاگەاندکاران بە حقیقەت بە بۆنەی کۆتایی هاتنی قۆناغی یەکەمی خولی کوردستان و دەربڕینی هەندێک سەرنج و تێبینی یانەکەمان بۆیە پێمان خۆش بۆ ئەمڕۆکە لەو کۆنگرە ڕۆژنەوانیە هەندێک شتان بۆ ڕوون بکەینەوە. وەکو لای هەموو لایەک ڕوون و ئاشکرایە قۆناغی یەکەمی خولی کوردستان بەسەرکەوتوی کۆتایی هاتووە. ئێمە لە قۆناغی یەکەم لە سەرەتایی قۆناغی یەکەم تا کۆتایی قۆناغەکە ئێمە سەردەستەی خولەکە بووین و هەر لە پێشەنگ ماینەوە. سوپاس بۆ خوای گەورە، دەستخۆشی لە کادری تەدریبی لە یەکەیەکەی یاریزانەکان دەکەم، لە ڕاگەاندکاران دەکەم کە بەردەوام لە کەش و هەوایەکی باراناوی و سارد و سەرماشدا لەگەر ئێمە لە یاریگاکان بوون بۆ گواستنەوەی یاریەکان، بۆ گواستنەوەی چالاکیە وەرزشەکانی یانەکەمان. سوپاسان دەکەین، بەخێر بێن سەرسەر و سەرچاو. بە حقیقەت ئێوە باش دەزانن خولی کوردستان خولێکی دوور و درێژە وەکو هەمان ئەو خولانەی کە لە وڵاتانی دەوروبەرن، بەڵام جیاوازیەکە لەوەیە کە ئەو ئیمکانیەتەی لە بەردەستی یانەکانی خولەکانی ترە عێراقا یان وڵاتانی دەوروبەرە زۆر جیاوازە لەگەر ئەوەی کە ئەو ئیمکانەتەی لە دەستی ئێمە یانەکانی وەرزشی کوردستان. ئێمە چەندین ساڵە لەسەر ئیمکانیەتی ذاتی خۆمان توانیتمان درێژە بە کار و چالاکیەکانمان بدەین لە خولەکانی کوردستان لە هەموو ئاستەکان و لە هەموو یاریەکان. بەو ئیمکانەتەی کە لەبەردەستان بووە ئیمکانیەتەکانیشمان مەحدود بووە. ئەگەر بێت و هاوکاریەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە بەردەوام بواە، دەمانتوانی چالاکی باشتر و ئەنجامی باشتر و پێگەاندنی یاریزان و خولێکی باشتر بەڕێوە بچیتن لە هەرێمی کوردستان. ئێمە وەکو ئاماژەمان پێکرد ئەو ئیمکانەتەی کە لە بەردەستماندایە سێ وەبەرهێنانمان لە یاریگاکەی خۆمان کردیە لەسەر ئەو ئەرزەی کە ملکی یانەی وەرزشی هندرێنە. گەلە ریمۆلە ئەوەی کە لێرانەیە ئەو پارەی کە لە گەلێری مۆل ساڵانە دەستمان دەکەوی 15 دەفتەرە. گروپی گەریاوە کە قوتابخانەیەک و هۆڵێکی وەرزشی ئەویش کە 8 دەفتەرە ساڵانە، هەروە قوتابخانەی باڵا کە ئەو قوتابخانەیە ئەویش ساڵانە 5 دەفتەرە. کۆی داهاتی ئێمە لەوە بەرهێنانی یانەکەمان 28 دەفتەرە. ئێوە دەزانن یانە پێویستی بە ئیمکانێتێکی زۆر هەیە، زۆر زیاتر لەوە هەیە، بتوانی ئاستێکی باشتر و یاریەکی گەرم و گورتر و جوانتر و ئەداءشی باشتر و یاریزانی باشتر بینیتە ناو یاریگا. بۆیە پێویستمان بەوە هەیە کە هاوکاری بکرێن. لە ماوەی ڕابردوو وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستخۆشی هاوکاری کۆمەرێک یانەی کرد. خۆزگا تەواوی یانەکانی دەگرتەوە و پێویستە ئەو هاوکاریانە بە حقیقات بە پێی پێوەەر بیتن و لەگەر ئەم پێوەرەی کە دادەندرێ بۆ دابشکردنی هاوکاریەکان دادپەروەریشی لەگەر دابیتن. لەناو ئەو یانانە یانەی ئێمە و چەندیانەیەکی تر بێبەش بووین لەو هاوکاریانە و ئەگەر ئەو هاوکاریانەی کە یانەکان کران ئێمەش کرابایە بە حقیقەت ئێمە لۆی هەیە بتوانین ئەو کاتە تیپەکانمان باشتر بیتن و یاریزانی باشتر بینین و ئەنجامیشمان باشتر بیتن، هەم لە تۆپی پێ هەم لە یاریەکانی تر، چونکە ئێمە بەتەنیا هەر تۆپی پێمان نییە. ڕاستە سێ تیپمان هەیە، تیپی تازە پێگەیشتوان و لاوان و خەتی یەکەم، بەڵام لەگەر ئەوەش تیپی ترمان هەیە بەشداری لە خولەکان دەکاتن. لە ماوەی ڕابردوو تیپی ئافرەتانمان هەیە بۆ قورسایی لەسەر ئاستی عێراق پلەی سێمیان بەدەستێنە. هەروەها دوو یاریزانمان لە خولی ئاسیا مەدالیای زێڕیان هینە، یەکەکیشان برۆنزی هینە. ئەوە دەستکەوتێکە هەم بۆ هەرێمی کوردستان، هەم بۆ یانەکە، هەم بۆ شارەکە، بەڵام ئەو هەموو دەستکەوتانە پێویستی بە پاڵپشتی مادی هەیە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیمان بکە لەو کاتانەی کە دەرفەت هەیە و ئیمکانیت لە بەردەستە بۆ ئەمە بتوانین کار و چالاکی باشتر ئەنجام بدەین. لێرە کە ئاماژەمان بە داهاتەکانی خۆمان کرد بۆ ئەوەی هەموو لایەک بەرچاوتان ڕوون بیتن ناوەندی وەرزشی دام و دەستگاکانی متابعی یانە وەرزشیەکان و چاودێری دارایی بەسوپاسەوە پارساڵ هاتن لە 2021 سەرجەم
ئەو ئیمکانەتانێک کە لە بەردەستماندایە تەدقیقیان کرد سوپاسنامەیان داینێ سوپاسیان کردین لەگەڵ ئەوەی کە هەندێک سەرنج و تێبینیان لەسەر لە ڕووی کتابەت و ئیداری هەیان بوو بەڵام لە ڕووی مالی دەستخۆشیان لێکردین و سوپاسیان کردین بەڵام لەگەر ئەوەش پێمان خۆشە هەموو لایەک بزانن کە ئێمە چمان لە دەستدایە ئیمکانیەتەکانمان چییە داهاتمان چییە لە جاتی ئەوەی لێرە و لەوێ جێمان لە قسە بێتن پێمان خۆشە ئێوە وەکو ڕاگەاندکارەکان متەلاع بن لەسەر هەموو ئەو عەقدانەی هەیە کە سێ عەقدمان هەیە و بەرهێنان ئێوە وەکو ڕاگەاندکارەکان متەلاع بن دوایی تەمەشاشی بکەن و هەر کەسێکی وەرزشوانیش و هەر دەستگایەکیش پێویستی بی و پێی باش بیتن دەرگای ئێمە کراوەیە بێتن سەرنج بداتن و هەر سەرنج و تێبینێکی هەبیتن بە سینگێکی فراوان لە هەموو لایە قبول دەکەین جارێکی تر بەخێر بێن زۆر سوپاستان دەکەین. لێرە باسمان کرد داوا دەکەین لە وەزارەتی دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن هاوکاری ئەو یانانەکرایە بە سوپاسەوە دەستخۆشان لێ دەکەین ئومێد دەکەین ئەو یانانەی ماشن بە پێی کار و چالاکیەکانیان هاوکاری و پاڵپشتی ئێمەش بکرێتن. لە پرسیاری دووەمتان دەست پێ دەکەم بەڕێ دەرخستەیەکیشمان کردیا و نووسراویشمان کردیا و پێشکەشی بەڕێوەبەراتی گشتی وەرزشمان کردیا بۆ ئەوەی ئێمەش بە هەمان ئەو شێوەی کە یانەکانی تر هاوکاری کران هاوکاری ئێمەش بکرێتن و ئێمە بۆ قۆناغی دووەمیش حتمما ئامادەکاری زیاتر دەکەین و ئەگەر هاوکاریش بکرێن دەستواڵا بین دەتوانین یاری زانی پیشەگەریش بینین و هەم تام و چێژی زیاتر دەدەین بە خولەکە هەم ئەنجامی باشتر و دەستکەوتی باشتریشمان دەبێتن. بەحقیقەت من نازانم چێ کەم تەرخەمە یان کەس کەم تەرخەم کەم بەڵام دەرێم دەستخۆشان لێ دەکەم لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی دارایی کە هاوکاری ئەو یانانەیان کردیا لەگەر ئەوەش ئەو یانانەیمان بە دەستبار لەگەر ئەوانش بکردن و هاوکاری ئەوانش بکرێتن و پێوەرەکیش دابدرێت بۆ هاوکاری یانەکان لەگەر ئەو پێوەرە دادپەروەریەکیش هەبیتن یانەکان بە پێی قورسایی خۆیان بە پێی کار و چالاکیەکانیان هاوکاری بکرێن ساڵانە. ئەگەر دەتپەروی هەربە دەبایە هەموو یانەکان وەکو یەک بە پێی کار و چالاکی و ئەنجام و قورسایی خۆیان هاوکاری بکرابان.